بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، سلام إخوائي قورتان لبي مسلمان عزيز كان، السلام عليكم ورحمة الله وبركاته. دعوة كارم لپروردگار بخاطرنا وجوانا بخاطر اسم عظم إخوائي طاعت وعبادتي مانج رمضاني بيروز دامولا إكمان وربقري إن شاء الله. هاتي نوا خزمتي جنابتان بو برنامه پرسیار وڵامی مانگی ڕەمەزانی پیرۆز لە خزمەتی جەنابی ئێوەدا. چەند پرسیارێکمان بۆ هاتووە لەوەی کە ئینسان دەربارەی بەتایبەتی زەکات کابرایەک دەڵێ زۆر جار پرسیار دەکەن ئایا مامۆستا پرسیارێکمان بۆ هاتووە دەڵێت ئایا پارەی زەکات ئەگە هاتوو پارەماندا ئایا لەو پارە دەرکەین وا زەکاتی لێ دەرەکرێن پارەی تری لێ دەرکەین پارەی تر لە شوێنێتر. لای علەمایان و لای زانایان و لای دانایان لای ئاینی ئیسلامی پیرۆزدا باشتر و چاکتر وایە لە جنسی پارەکە لە خودی ئەو ئیشا لە خودی ئەو پارەیە ئەگە پارە بوو بیکەی خواردن بوو ئەگەر خواردن دەرکەی واتە وا باشترە وا چاکترە لە جنسی ئەو پارەیە لە خودی خۆی زەکاتەکە لەوە دەرکەی ئەگە پارەی ترت داناوە بۆ زەکات ئەو بخەیتە جێگای پڕی بکەیتەوە بۆ خۆت داینەی ئەوە شتێکی باشتر و چاکترە و ئەسەحترە ئینشاءالله. و هەروەها پرسیارێتر کراوە زۆر جار ئەڵێن مامۆستا ئەگەر هاتوو دانیۆڵەمان بوو دانیۆڵەکەمان کە بڵێن فرۆشتە بوو کردومانە پارە ئایا بە پارەکە دەریکەین یان بە قەدەری گەرم و جۆکە. تۆ ئەگەر دەوەزنەت بود وەزنەیەکت دادێتە چەندێک واتە داد بە چەندێک ئەو وەزنە ئەبێت تۆ پارە یەک وەزنەی ڕێک بدەی نەکە لە ملیۆنەکە 25,000 بدەیت بەڵکو ئەبێ ئەوە بدەی باشترە. زۆر جار ئەڵێن هەندێ برا هەندێ مسلمان ئەڵێ مامۆستا خەڵکانێکن بە گۆترە زەکات دەرەکەن. خوای گەورە پێویستی بەم زەکاتەی من و تۆ نییە بۆ خۆمانە بۆی ماڵەکەمان پاک بێتەوە کە ئەوەیە ئینسان چاکە و چاکەکاری دەستکەوێت تایدا. بۆیە ئینسان ئیماندار و بڕوادار ئەبێ زەکاتەکەی بە جوانی بە چاکی ئەنجام بدا بۆی خوای پەروەردگار لێی قبوڵکا و لێی وەرگرێ ماڵەکەی پاک کاتەوە، چونکە زەکاتی خوات نەدا و کاتە خوای پەروەردگار لەوەیە بەبوونی ئەو زەکات نەدانەوە تەعزیبت دا. من بۆیە لێرەوە دەڵێم داوا ئەکەم لەو کەسانەی کە زەکاتیان هەیە لەو کەسانەی کە خێر و سەدەقاکەن بیگەنە دەستی ئەو کەسانەی کەوا خێرە و من کەوا نوقسانیان هەیە نوقسانەکەیان بۆ پڕکەنەوە واتە بیدەنە دەستێک کە ئەو دەستە بەڕاستی ئەو دەستە بێ کە احتیاجی کەسێکی بۆ بکات. زەکاتەکانمان شوا لێ نەکەین بیکەینە 10,000 و 20,000 و 15,000 ئەمە باش نییە، بەڵکو زەکاتەکەمان ئەگەر زانیمان بۆ نەفەرێک کافیە بدەین، نەفەرێ ئەگە نەبوو بۆ 2 نەفەر ئەگە نەبوو تر بە ئەندازەی پارەکەی خۆت کە هەتا تایدا. پرسیارێتر کراوە ئایا مامۆستا من خانیەکمەیە بۆ خۆم دامناوە ئەم خانیە ئەکرێ زەکاتی هەیە یان نا. بۆیە ئێمە دەڵێن لە جوابدا شەریعەی ئیسلامی پیرۆزە فەرمێت هەر شتێکت داناوە بۆ خۆت بۆ تیجارەت نەبوو، بازرگانی پێ نەکرد، کڕین و فرۆشتن قازانج و زەرەر تیا نەبوو ئەو زەکاتی تیا نییە. بەڵام ئەگەر ئەوانەی تیا بوو ئەو زەکاتی تیا ئەگەر لە دڵی خۆتا داتناوە بووە بەڵام جارە نەخسەتە ئیشەوە هەر زەکاتی تایە، چونکە تۆ نیەتت بازرگانیە، نیەتت ئەوە نییە کە داینەی شتەکە بۆ خۆت بێ. و ئینسانی ئیماندار ئەبێ زەکاتەکەی بە جوانی بە چاکی ئەنجام بدات تایە. پرسیارێکتر هاتووە ئایا ئینسان ئەگەر ڕۆژوو شکاند دوای بۆی دەرکەوت ڕۆژەکەی کاتی خۆی نەبوو وەختی نەبووە بەڵکو ئەم زوو شکاندێت و خۆریەمان ئاوانە بوو. عند جمهور العلماء القضاء فيه، لای زۆرینەی علەما و دانایان و زانایان ئەبێ ئەو ڕۆژە تەعویز کاتەوە و ئەبێ ڕۆژەکەی بگرێتەوە، چونکە ئەو ڕۆژە حەساب نییە بۆی. ئەبێ وریابین تاکید بن ێواران تاکید بین کە خۆر بۆ نمونە کاتی ئەوەیە کە ڕۆژوو بشکەین ئەم جا ڕۆژەکانەوە بۆیە پەلەمەکەن بۆ کە تۆ لە بەیانی و های بە ڕۆژوو هەتا ئەوڕە چەند سەعاتێکی زۆر بۆ دەقەیە بۆ 2 دقە کاتەکەت بە فیڕۆ بدە یان خوانەکە بەوە بدەی کە بە ڕۆژەکەت بەتاڵکەیتەوە بە دەقەیەک یان بەدوان. پرسیارێکی ترەوەی هاتووە ئیدا طەلع الفەجر، و ئەگەر هاتوو فەجر دەرچوو تەعام و خواردن و خواردنەوەیان خوارد، بەڵام فقد اتفق الفقهاء على أنه يلفظ ويصح صومه. ئەبێ ئینسان ئیماندار بزانێ کاتێ طلوعی فەجر دەرەچێت ئەبێ لەو کاتە دەست بگرێتەوە، ئەگەر دەست نەگرێتەوە کاتە ئینسان وریابێ دوای ئەوە کە طلوعی فەجر دەرچوو ئەو کاتە ڕۆژەکەت بەتاڵە بێت و ئەبێ ئینسان
قەزای داتەوە بەڵام ئەگەر دەرنەچوە ڕۆژەکە صحیحە و تەواوە. خی گەورە لە منەوەش خۆش بێ وەخوای گەورە عیبادەت و تاعاتی مانگی ڕەمەزانی پیرۆز لامولایەکمان وەربگرێ. خی گەورە چاکەی چاکەکاران چاکەکانمان هون نەکا. خی گەورە هەمومان لە باشتا کۆ بکاتەوە و لە ئاگری دۆزەخ نەجاتماندا عیبادەتەکانمان لێ قبولکە. ڕۆژوو مانگی ڕەمەزانی پیرۆز لامولایەکمان وەرگرێ و عیبادەتەکانی تر تەراویحمان قورئان خوێندنمان هەمووی خی گەورە ڕەحمان لێ بکە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله